سڵاوتان لێبێت. دووهەمین پێشەنگای هەلی کار و ناساندنی بەرهەمە خزمەتگوزاریەکان لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر کراوەتەوە. لێرە نزیکەی 200 کۆمپانیا بەشدارە و بە هەزاران قوتابی و لێرە بەشداریان کردو و دەیانەوێ سەردانی کۆمپانیاکان و هەروەها لە نزیکەوە و کاڵایانە ببینن کە لێرە نمایش کراوە. بۆ زانیاری زیاتر لەسەر و پێشەنگایە دەمەوێت قسە لەگەڵ دکتۆر کەیهام بکەم کە سەرپەرشتیاری و پێشەنگای. کاک دکتۆر سپاس بۆ دەرفەت. زۆر سپاس بەخێر بێن. ئەمڕۆ زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر دومی پێشەنگای هەلی کار و ناساندنی بەرهەمەکان و خزمەتگوزاریەکان لێرە ئەنجام دەدات و ئامانجی لەمە فراهەمکردنی هەلی کارە بۆ دەرچوانی زانکۆی پۆلیتەکنیک و هەموو زانکۆکانی کوردستان بەڕاستی و هەروەها نمایشکردنی بەرهەمەکانی کارگە و کۆمپانیاکە. خۆتان دەزانن ئێستا لەو 10 ساڵی ڕابردوو پێشکەوتنیشی باش کوردستان بەخۆی بینیوە لەلایەنی ئیندەستری پیشەسازی کارگەیەکی زۆر کراوەتەوە، کۆمپانیایکی زۆر خۆیان تۆمار کردووە. بۆیە لەم سۆنگەیەوە ئێمە لەو چوارچێوەوە بە پێویستمان زانی کە پێشەنگایەکی وها بکەینەوە بۆی کەوا ئێمە بتوانین ئەکادیمیا بکەینە ئەکادیمیا لەگەڵ پیشەسازی و لەگەڵ حکوومەت بکەینە هاوبەشیەک و بتوانین لەو سۆنگەیەوە بتوانین ئێمە هەلی کار فراهەم بکەین بۆ دەرچوانمان. خۆشتان دەزانن ئێمە لە پاش دەرچوونی بڕیاری 172 ئەنجومەنی وەزیران کەوا دەبێ دەستی کاری خۆماڵی بایەخی پێ بدرێت لە بەرامبەر دەستی کاری بیانی کە 175 کەرتی تایبەت دەبێت دەستی کاری خۆماڵی بێ و 125 دەستی کاری بیانی بێ. بۆیە ئێستا کارگەکان هەلی کارێکی زۆر دابین دەکەم بۆ قوتابیان و بۆ دەرچۆکانمان. سەرنجم داوە لە بەشێک لە پێشەنگاکان کە دەکرێتەوە کۆمپانیا یاخن پێشەنگاکان زیاتر خواردن و شتی دووبارە بوونە، بەڵام ئەوەی کە من دەیبینم کۆمپانیای جیاواز هاتوون شتی زۆر تایبەت هاتووە. ئێمە لە زانکۆی پۆلیتەکنیک هەموو پسپۆریەکانمان هەیە، پسپۆری ئەندازیاری تەکنەلۆژی واروەها پسپۆری پزیشکی. بۆیە هەموو زانکۆ دەرچوانی زانکۆ بەشدارن. بۆیە بە پێویستمان زانی کەوا کۆمپانیەکانیش ڕنگدانەوەی ئەو پسپۆریانە بێت کەوا لە زانکۆدا دەردەچن. بۆیە ئەگەر سیرکەی هەموو پسپۆریەکانی تێدا، تەکنەلۆژی تێدا، ئەندازیاری تێدا، پزیشکی تێدا و بۆ زانیاریش نزیکەی 180 بۆ 190 کۆمپانیا و کارگا لێرە بەشدارن و نزیکەی 400 هەلی کار فراهم دەکرێت بۆ دەرچوانی زانکۆ. لەو دیمەنانش دەبینن ببوورە قەرەباڵغی ینی ماشەڵڵا بازاڕێکی خۆشە. لەبەرەوەی قوتابیتان هەیە لێرە پێتان وایە چەند قوتابی سەردانیان دەکەن؟ نزیکە لێرە بەڕاستی بەس لەناو کەمپەسیەک نزیکەی 5,000 قوتابی هەیە. جا زۆربەی قوتابیەکانیش بەشدارن بەڕاستی و بەردەوام دەبێت ئەمە هەر ئەمڕۆیە لە کاتژمێر 10 تاوەکو کاتژمێر 3 بەردەوام دەبێت. دومی پێشەنگایە بەس ینی ئەمە وەکو دەڵێ تموحیوەمانەیە بۆ ساڵانی داهاتوو ئەوها بیکەنە 2 ڕۆژ بۆی کەوا بەڕاستی لەبەرەوەی خەڵکێکی زۆر بەشدارە و خەڵکێکی زۆریش ئارەزوومەندە بلەوەیکەوە لێرە بەڵێ بەرهەمەکان بینێ و پێ ئەو بڵێ سەرچاوان سەرچاوبرا بڵێ ئەمە ئەوەی بینیتان و لە وێنەکانیش دیارە ئەمە دووەمین پێشەنگای ناساندنی هەلی کار و بەرهەمە خزمەتگوزاریەکانە کە لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر کراوەتەوە و قوتابیان سەردانی بەرهەمەکان دەکەن لە نزیکەوە.